کێنەوانەی لەسەر پشکێرم گوێ چەڵبە سوودانی دەکەن. درنگانی دوێنێشەوە مستەفا سەنەد پەرلەمانتاری عێراق لە میانەی چاوپێکوتنێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند دوایین جار کە بودجەڕەوانەی هەرێمی کوردستان کراوە لەژێر ڕێنمایی و بە فەرمانی سوودانی نێردراوە نەک بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق. ئەمە شوەگا ماژەوە ڕەشەیەک بۆی بەرپرسیاری تێکات تەنیا دەکەوێتە ئەستۆی محەممەد شیع سوودانی نەک هەموو ئەنجومەنی وەزیران. مستەفا سەنەد ئەندام پەرلەمانی عێراق بەوە ناسراوە کێشە بۆ بودجەی هەرێمی کوردستان دروست دەکات. ئەو پەرلەمانتارە نوێنەری خەڵکی بەسڕێ و دەڵێت سەر بەخۆم بەڵام جوڵەکانی بەخواستی حەشتی شعبیە. ئەم پەرلەمانتارە لە پێشودا کارمەندی وەزارەتی نەوت بووە. دواتر باگوتاری پۆپۆلیستی و بەشداری لە چەند خۆپیشانداندا بۆتە پەرلەمانتار. سەنەد زیاتر کە لەسەر جوڵاندنی سۆزی عەرەبە ناسیۆنالیستەکان دەکات. دوژمنی وەهمی سەنەد و هاوبیرەکانیشی هەرێمی کوردستانە. سەنەد لە ناو شەقامی عێراقیشدا بەوە ناسراوە پەرلەمانتارێکی دەمەوەرە و بەردەوام دژی هەرێمی کوردستان لێدوان دەدات. ئەگەرچی خۆی دەڵێت دژی کورد نیم بەڵکو بە یاسا مامەڵە دەکەم. بەڵام هەنگاو و کردارەکانی و تۆمارکردنی سکاڵە لە دادگای فیدراڵی عێراق دژی ناردنی بودجەی هەرێمی کوردستان سەلمان دوێتی تا سەرسقان دژە کوردە و نەیارە بۆ ناردنی شایستەدارەیەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان.